إمام ابن جرير طبري رحمة خوالي بكتبش نسيت أو تفسير تاريخ طبري كنسيتي هردو كان 3000 بربو أفرمي هندق لو الراقة كاني بانكر دوانيك كوبي بون شتيانا نسيوه نساخين لسوختيان خوش بو لبازار دوكانيان هبو خلچه قهاد بولانو يوم كتابن بو بنسر ويش بو نسيوه مقابلي باريه نساخەکانی کۆ کردەوە لەگەڵ تەلەبەکانی خۆیان وتی کتێبێکم نووسیوە لەسەر تاریخ ئەمەوێ بۆم بنووسنەوە وتیان چەندی پێچێ بە چەند نووسیوتە وتی بە 7 ساڵ نووسیوم وتیان چەندە وتی 30,000 وەرەقێ وتیان وەڵا نانووسرێت کورتی کەرەوە دانیشت بە دیارەوە کورتی کردەوە تا کردی بە 3,000 لاپەڕ ئەو تاریخی طەبەری ئێستا چاپ کراوە هەروەها تەفسیری طەبەری کە 3,000 وەرەقێ هەردووچیانی لە 30,000 و کەم کردەوە ئەنجا لەسەر ئەوە کە وتیان وەڵا ناتوانین کە سەیری کردە و 3,000 بە هەمویان خەریک نەینووسنەوە فەرمووی قلت الهمة في هذه الأيام بەڕاستی ویست و ئیرادە ورە نزم بۆتەوە لەم سەردەمێ برانی بەڕێز بەڕاستی ئینسانی مسلمانە بە خاوەنی هیممەت بێ شوێن ئەم پیاو چاکانە بکەوێتەوە دەرز لەمانەوە وەربگرێتەوە ئەم بەڕێزانە هەیان بۆ حەدیسەکەی کڕیوە هەیان بۆ ڕۆیشتووە ماندووبوونێکی زۆر و معاناتێکی زۆری بە فەقیری چێشتۆ بۆی ئەم حەدیسانە کۆکاتەوە بۆی شەرعەکە فێر بێ بۆی ئوسولی ئەم دینە فێر بێ هەیە گەڕاوە لە بازاڕە هاواری کردو و توێتی من حەدیسم لەلایەوەی فرۆشم یەکێکیکە هاتۆ حەدیسەکەی لێ کڕیوە ابن جەوسا کە ئیمامی شێخی دارقوتنیە مامۆستای دارقوتنیە ابن مەسعودی دیمەشقی ئەجێڕێتەوە فەرمێ پیاوێک هات وەلای ابن جەوسا لە شام پێوتوتی حەدیسم لەلایە کە تۆ نەدویستوە ئەفەرمێ هەر حەدیسێکی لێ کڕی 50 درهەمیدایە لەبەرەوەی ابن جەوسا بە فەزلی خوای گەورە خۆی سەرەت و سامانی هەبوو دەوڵەمەند بوو ئەم پیاوەش هاتووە حەدیسەکەی بۆ هێناوە بۆ شام پێفرۆشێت ئەفەرمێ هەر حەدیسێک 50 درهەمیدایە دوایی کە سەیریان کرد 3 لەسەر 4 ئەو حەدیسانەی کە پێی وتووە هەمووشی خۆی ئەیزانی ابن جەوسا وتیان ئەی بۆ پارەکەت دایوتی نا بۆی تەشجیع بێوانی تریشم بداتی وان پیاوەش گەڕاوە هەتاوەکو کۆی کردوت سەیری ئەو زەمانەکەن و سەیری زەمانی ئێمەکە سەیری ئەو هیممەت بەرزی ئەوان کەن و سەیرە هیممەت بەرزیەکەی ئێمەکە